وإن تعدوا نعمة الله لا تحصوها. يك وكو من أجر نعمتك أني خوال سرخم هجماركم هر ناتوانم بيجميرم هل لنعمتي بينينو بيسنو قصة كردنو هستو تامو أواني كخواي قولة داوتي مروف بپارو ماڵی دنیا ناخەمڵێنێ یعنی چێلو نعمەتانە کە بە کاملی لاشەی خۆت دێی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ دوور کات نوێژی سنەت بکە لە مزگەوتی قوبا وەکو ئەجری عومرەیەک وایە کاتێک کە من خوشکیەکی مسلمان برایەکی مسلمان ئیمانی بە پەروەردگار هەیە لە وڵاتی خۆیەوە دێ بۆ شاری مەدینە و ئەچێتە ئەو مزگەوتە دوور کات نوێژی سنەت ئەکا بەلەشی ساغی بە عەقڵی کامڵی ئەجر و پاداشتی عومرەیەک بەرێتەوە ئەمە نیعمەت نییە ئەمە ئەو نیعمەتە نییە کە کاتێ تۆ تەمەنێکت هەیە جەوازت پارەت ماڵ و مناڵت سەیارەت ئیش و کارت جێ ئێڵی دێی بۆ مەکە یەک عومرە ئەەکەی بەڵام لە پیرۆزی ئەم شارە و لە نیعمەتی ئەم شارە لە فەزلی ئەم شارە بۆ کەسێکی مسلمانی عاقڵ کە هەست بە نیعمەتەکانی خوا بکە دێ دوور کات نوێژەکە ئەجری عومرەیەکی بۆ بنووسرێ کاتێک کە تۆ یەک نوێژێک لە ناو حەرەمی مەکە 240 ساڵ نوێژی جەماعەتی مزگەوتەکەی تەنیش ماڵ خۆتان بێ فەزلێکە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم درێژکردنەوەی تەمەنە بۆ کەسێک کە بتوانێ درێژیەکی تەمەنی هەبێ لەوەی کەوەها عیبادەتی خوا بکە ئەوە نیعمەت نییە بۆیە بەڕێزان خۆشەویستان هەتاوەکو لەشتان ساغە هەتاوەکو پیەکانتان ئیشەکە هەتاوەکو چاوەکانتان ئەبینێ قورئانی پێ بخوێنە سەیری نیعمەتە حەڵاڵەکانی خۆتی پێ بکە ئەو دەسەی کە هەتە هەوڵدا لە خێرا بەکاری بێنە ئەو ماڵی هەتە هەوڵدا لە چاکەیە بەکاری بێنە هەموو کەسێ لە ئێمە ڕۆژێکمان هەیە کە ئەم دنیاە جێ ئێڵین گەورەترین نیعمەتەوەی ئینسانی مسلمان شکۆ و نیعمەتەکانی خوا لەوەیە ببینێ کە خوای گەورە پێی داوە لە تاعەتی خوایە سەرفی بکە